کۆچی کرد وەسپاسی ئەواناکە بکە ئەم بیرۆکەیان هەبوو بە تایبەتی ئەندازیار ئەمڕۆ بە بۆنەی چل ڕۆژ تێپەڵبوون بەسەر کۆچی دوای ئاسۆ عومەر سوارە بەڕێوەبەرایەتی شارەوانی و ئەنجومەنی شارەوانی و باخچەکان پیان باش بووکەوە باخچەیەک بکرێ بە ناوی ئاسۆ عومەر سوارە بە ناوی چواریانی ئاسۆ عومەر سوارە. سپاس بۆ هەمووتان کێ گەورە بوو؟ تا ئێستا 130 باخچەمان کردو بە ناوی شەیدانەوە و کردمانەوە 30 بۆ 40 ناوداریشمان کردو بە ناوی ئەو ناودارانی کە سلێمانی کاڵم 30 تاو بووە دەشی بەڕێگاوەیە کە ئامادەکاریمان کردو بۆی دروستکەین. ئەمڕۆ هەستاین بە بڵاوکردنەوەی ڕێنمایی لە دژی نەخۆشی کۆرۆنا کە چەندان ڕێنمایی و ڕێنمایی لە خۆپاراستن لە نەخۆشی کۆرۆنا و هەروە دابەشکردنی دەستکێش و ماسک وەکو ڕێکخراوی بەخشینی خوێن و ژیان لە قیڕواندز هەڵساین بە وشارکردنەوەی خەڵک و ڕێبوارانی ناوچەکەمان بە تایبەت ئەوانەی لەسەر ڕێگای گشتی هامڵتۆنن هەستاین بە دابەشکردنی چەندان ڕێنمایی و دەستکێش و ماسک بۆ خۆپاراستن لە نەخۆشی کۆرۆنا. ئامان جێمەگەیاندنی ئەو پەیامەیە بۆ خۆپاراستن لە ڤایرۆسی کۆرۆنا بۆ هیوایان کوردستان لێ بەدوور بێت. ئیمڕۆ من لە تەک خانەوادەکەمە هاتووم بۆ ئێرە تۆپەڵە بارانوشتەکەن بە یەک تۆپەڵە شەڕانەیەکەن مناڵەکان خۆشحاڵن بە ئەوە کە بەفرباریوە ئادەم بەرفی دروستەکەین وەک ئەوەی کە فیلمێکی لێ بگرین بۆ خۆشحاڵی ڕۆژانتر لە ئایندا کە مردم و ئێمەش خۆمان تەواشایکەین خۆشحاڵین. ڕۆژەکەم لە مەریوانە بەفرباری و ئێمە خەریک فرە خۆشحاڵین و هەن لە زرێبارە خەریکین بازیەکەین بە یەکۆتەک باوکوان ماهاتینە بۆ فستیواڵی بەرفبارین و بەرفبازی.